ماوەی زیاتر لە ساڵێکە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پەکی کەوتووە بۆ هەژدەی ئەم مانگەش ناکۆکی لەسەر شوێنی کۆبوونەوەکە هەیە. هەرچەندە لە کۆبوونەوەی 5 شوباتی نێوان پارتی و یەکێتی بڕیاردرا ڕۆژی هەژدەی ئەم مانگە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبێتەوە، بەڵام بەرپرسانی هەردوولا لەسەر شوێنی کۆبوونەوەکە لێدوانی جیاواز دەدەن. وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کۆبوونەوەی ئەنجومەن لە هەولێر ئەنجام دەدرێت. وتەبێژی یەکێتی نیشتیمانیش باز لەوە دەکات دیاریکردنی شوێنی کۆبوونەوەکە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدایە، نەک یەکێتی و پارتی. هەرچی عەرەب و تورکمانەکانیشە تا ئێستا بڕیاریان نەداوە بەشداری کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بکەن. بەرەی تورکمانی عێراقیش بە فەرمی ڕایگەیاندووە بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ناکەن لە دەرەوەی شارەکە. یەکێتی نیشتیمانی کوردستان خواستی ئەوەیە لە کۆبوونەوەی ئەنجومەنەکەدا پارێزگاری کەرکووک هەڵبژێرێت و مەلەفی کەرکووکی بەستووەتەوە با پێکێنانی حکوومەت و کاراکردنەوەی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان. هەرچی پارتی دیموکراتی کوردستانیشە پێشتر داوای پارێزگارێکی بێلایەنی بۆ شارەکە دەکرد و ئێستاش دەیەوێت کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا لە هەولێر ئەنجام بدرێت. با بۆچوونی پارتی دۆخی کەرکووک نائاساییە و لاژێر دەسەڵاتی عەسکەرتاریدایە و هۆکاری نەگەڕانەوەشی بۆ شارەکە بەو پرسەوە بەستووەتەوە. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ساڵی 2005ەوە نەکراوە. لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆی 41 ئەندام 26 کورسی بەدەستێناوە. ئێستاش لە ناو لیستی برایەتی پارتی 13 کورسی و یەکێتی 6 کورسی و یەکگرتو و 3 کورسی هەیە. لە ماوەی ساڵی ڕابردوودا باهۆی نەگەڕانەوەی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەندامەکانی پارتی نەتوانراوە نیسابی یاسایی تەواو بکرێت و ئەنجومەنەکە کارا بکرێتەوە. هەوڵەکانی پارتی و یەکێتی بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەبارەی کەرکووک لە کاتێکدایە وەزارەتی بەرگری حکوومەتی عێراق و وەزارەتی پێشمەرگە لە هەمانگیدان لەبارەی ناوچات دابڕێنراوەکان، بەڵام تاوەکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی بۆ گەڕانەوەی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە نەکراوە.